هاوڵاتیانی گوندی بێگەڵاسن لە قەڵاتزێ شەڕەتۆپەڵی بە کۆمەڵ بووە بە نەرید لایەن و وەک باسی دەکەن ئەم نەریتەش هەر لە کۆنەوە لایەن ماوەتەوە دەبن بە دوو تیم و هەر یەکەیان هێرش بۆ ئەوی تریان دەبات بەفرێکی باش باریوە ئێمە وەکو خزمان دەبین بە دوو تاقم یعنی بەبێ دڵێشان و بەبێ هیچ کێشە و مشکلێک ئاوا شەڕەتۆپەڵی خۆمان دەکەین وەڵاهی من لای ئەو لایە بووم ئاوا ڕان کێشام بەڕاستی زۆر ئەشکەستیش بووم تێدەگەی بەسەوە بەبێ هیچ دڵێشانێکەوە شتیوا دەبێ ئاساییە ناڕقیچی هەموو خۆشەویستیە سپاس بۆ خۆی گەورە هەموو خۆشەویستیە هیچ ڕق و شتیوامان دڵی دانیە کاکە تا خانوەکان گڵ بوون زیاتریشە بوو بەرف ماڵی نەبوو بانجەران و بەڵایەن ساوە نەماوە خەڵکە زیاتریش بێژ بووە بێژ بووە و زیاتر شەڕەتۆپەڵانێ دەکا تەوا پیاوی چاپە غەیری خۆشن بێ ناو گوندیش نەبێ منتیقەش نەبێ هەر توی شەڕە بەفری دەکەن تەماشای کۆرە پیاوی چاپە لە سنووری قەزای پشدەر لە ناوشاری قەڵاتزێ نزیکەی 20 سانتیمەتر بەفرباریوە و لە دەرەوەی شار نزیکەی مەترێک بەفرباریوە چەندین ساڵە بەو ڕێژە زۆرە بەفر لە قەڵاتزێ نەباریوە لە زەمانی ساڵانوەدا ئەو شەڕبەفە هەر بەردەوام و هەر بەردەوامیش بووە لە بەیانی وەرنەوەی خزمانی بێگەڵاسێ ئەو شەڕبەفرە هەیە هەر ئەوی دەگری بەعرزێ دادەن و بەفرێ سەدادەن حەزی تا ئاسانە بووە و هەدە خۆشکەریە و هەڵدی خۆش دەکەین وەڵا کاک سابیل لەوە تا بەبریم دێ ئەو شەڕبەفرە هەر هەبووە هەر لە قەدیمەوە هەر هەبووە هەر ئەگە بەفر باریوە بەیانی زوو باریوە خۆشە لەگەڵ برادەران خۆمان شەڕەبەفر دەکەین هەر خۆشیشە ئێستا بە خۆ دەبینی چاوشم بە چاوم کەوت هیچ مشکلە نیە هەر خۆشیە هەر ساڵە کاوە ڕووی دەدا ئاساییە ڕاستی ڕۆژێکی وا بەس ڕۆژاندی بۆوانە بووە بەڵام ئەوە شەڕەبەفرە لێشیان ڕارێکەشی وێشت دەکەوێت زۆرترین ڕێژەی بەفربارین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە مەرزی چێلێ باریوە کە مەترێک بۆ مەتر و نیوێکە لە گوندەکانی بناری چیای ئاسۆس و مامەندە و قەندیلیش نزیکەی 80 سانتیمەتر بەفرباریوە سابر عەبدوڵڵا NRT قەڵاتزێ